بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیامێک لەسەر ڕیفراندۆم بڵاو دەکاتەوە. مامۆستا عەلی باپیر لە پەیامەکەیدا ڕای دەگەنێت ئەنجامدانی ڕیفراندۆم دەبێت پاش زەمینە سازی ناوخۆیی و دەرەکی بێ. هەروە ئاماژەش بەوە دەکات پێویستە ئەو مۆرکە شەخسی و حیزبەی لە ڕیفراندۆم نراوە لێ بکرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە لە هەولێرەوە ڕابن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان تاوتوێی پرسی ڕیفراندۆم دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان پەیامێک لەسەر ڕیفراندۆم لە ژێرناونیشانی ڕیفراندۆم حەقە بەڵام بە شێوازێکی حەقیش جێبەجێ بکرێت بڵاو دەکاتەوە. مامۆستا عەلی باپیر لە سەرەتای پەیامەکەیدا باس لەوە دەکات بەر لە 33 ساڵ لە کتێبی سۆزی نەتەواتی و بیری ناسیۆنالیزم باسی لەوە کردووە نەتەوەی کورد مافی خۆیەتی خاوەنی دەوڵەتی سربەخۆ بێت لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەوەش دەخاتە ڕوو ئەنجامدانی ڕیفراندۆم پێویستە پاش زەمینەسازی نێوخۆیی و دەرەکی و ئامادەکردنی پێشەکیەکان بێت و زەمینەسازی نێوخۆیش لە پێش زەمینەسازی دەرەکیەوە بێت. مامۆستا عەلی باپیر لە پەیامەکەیدا لەبارەی زەمینەسازی ناوخۆییەوە دەڵێت زەمینەسازی نێوخۆ بە تەبایی و ئاشتەوایی و ڕێککەوتنی لە ناسیاسیەکان بە تایبەت هێزە سەرەکی و خاوەن پێگە و جەماوەریەکان دەست پێ دەکات لەگەڵ گێڕانەوەی شکۆ و کاریگەری بۆ دامەزراوەکان بە تایبەت پەرلەمان و گێڕانەوەی متمانەی خەڵک و جەماوەری بێزار و دوڕدۆنگ و نیگەران بەرامبەر بە قەوارە سیاسیەکان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی هۆکارەکانی بێزاری و بێمتمانەی خەڵک بەرامبەر قەوارە سیاسیەکان دەگەڕێنێتەوە بۆ یەکەم شکاندنی شکۆی دامەزراوەکان، دووەم پێشێلکردنی یاسا بە تایبەت لە بواری ئەمنی و ئازادی و بیرروڕادا، سێم ستەم و خۆرەخکاری و گەندەڵی، چوارەم با ملیاردێرکردنی کەسانێکی کەم لە سەرحسابی بژێوی خەڵک و دروستکردنی ژێرخانی ئابووری. سەبارەت بە هەڵوێستی حکوومەتی عێراق و وڵاتانی دراوسێ و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات دەربارەی ڕیفراندۆم ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوە دەکات با دڵنیایی هەڵەیە هەڵوێستی نێرێنیانەی حکوومەتی عێراق و وڵاتانی دراوسێ و وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دژبا ڕیفراندۆم بکەینە بەڵگەی ئەنجام نەدانی چونکە ئەوە مافێکی ڕەوا و سروشتی خۆمانە. بەڵامی ڕای ئەوەش دەبێت بە وردی حساب بۆ دەرهاویشتەکانی هەڵوێستی نێرێنی هەر لایەک بکەین. لالایەکی ترەوە سەبارەت بە حزبیکردنی پرۆسەی ڕیفراندۆم مامۆستا عەلی باپیر بە پێویستی دەزانێت هەرچی زووترە ئەو مۆرکە شەخسی و حزبی بە هەڵە یاخود بە ئەنقەست لە پرسی ڕیفراندۆمدا دراوە لێی بکەینەوە چونکە ڕیفراندۆم بابەتێکی نیشتیمانی گرنگ و چارەنووسسازە بەهۆی بە شەخسەنەکردن و بە حەزبیکردنەوە بچووک دەبێتەوە و دەشەوێنرێ و ئەگەری سەرکەوتن و سەر و بەرگرتنیشی زۆر کەم دەبێتەوە. لە کۆتایی پەیامەکەیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەڵێت دڵنیا بن کە ڕیفراندۆم بەبێ زەمینەسازی نێوخۆ و دەرەکی بەتایبەت کۆدەنگی و تەبایی نێوخۆ یان ئەنجام نادرێت یاخود نیوەچەڵ دەبێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا دارا بەخێر بێنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم حەز دەکەم بەرلۆی بچین سەر مەسەلەی ڕیفراندۆم ڕای بەڕێستان لەسەر پەیامەکەی مامۆستا عەلی باپیر بزانم کە باس لەوە دەکات کە پێویستە ڕیفراندۆم سەرەتا لە ناوخۆ زەمینەسازی بۆ بکرێت ناوخۆوە لە دەرەوەش زەمینەسازی بۆ بکرێەوە پێویستە ئەم مۆرکە حیزبی کە بە ڕیفراندۆمیش دراوە لێ بکرێتەوە. بەنای خۆی بەخشەدەی میهرەبان سڵاو بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کەناڵی پەیام. من پێم وایە پەیامەکەی مامۆستا عەلی باپیر پەیامی زۆرێک لە خەڵکی کوردستانە و خەمەکەی ئەو خەمی خەڵکی زۆرێک لە زۆرینەی خەڵکی کوردستانە و یەک لە یەک خاڵەکان یەک لێ گرنگتر بوون بەس بەڕای من گرنگترین خاڵەکانەوەیە کە ڕیفراندۆم مافی خەڵکی کوردستانە، ڕیفراندۆم بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە، ڕیفراندۆم دەرەنجامی خەباتی دایان ساڵەی خەڵکی کوردستانە، ڕیفراندۆم دەرەنجامی خوێن و شەهیدبوونی سەدان و هەزاران ڕۆڵەی ئەم گەلەیە هەرچی بەسەر ئەم نەتەوەی هاتووە لە دایان ساڵی ڕابردوو لە پێناوی گەیشتن بە ڕیفراندۆم و سەربەخۆیی و ئازادی بووە. بەڵام دەرەنجام بچووکردنەوەی ئەم پرسە گرنگ و گەورە و مێژوویە لە
بەوەی کە حیزبێکی سیاسی بە تەنیا بێ ئەم کارە ئەنجام بدە یان شخصێک بێ بە ناوی خۆیەوە ئەنجامی بدە ئەمە بچووکردنەوەی ریفراندۆمە بچووکردنەوەی هەنگاوەکانە بۆ سەربەخۆی کێسە دەمێرێ بچووکردنەوەی سەربەخۆی بێگومان من ئەوەی کە بەڕاستی زۆر بە مەترسیە بینم لە باسکردنی ئەم پرۆسەیە ئەوەیە کە ئەمە خەونی ئێمە بوو و دەرەنجامی خەباتی ئێمە بوو ئەمەش میکانیزمێکی ترە کە پێم وایە هەنگاوی کۆتاییە بۆ سەربەخۆبوون هەمومان هێوا ئاواتمانەوە بوو کوردستانی وەک گەلانی دنیا ئەو مافێکی خوا پێداوین ئەو مافەی کە یاسانی و دەوڵەتەکان پێداوین ئەو مافە سروشتەی کە هەمانە ئێمەش سەربەخۆ بین ئەم دەرفەتە لە دەست خۆمانی دەدەین لەبەرەوەی کە ئامادەسازی بۆ نەکراوە لە کاتی خۆیان نیە ئەگەر میوەیەک لە کاتی خۆیان پێ نەگالێکینەوە بە کەڵک نایە ئەگەر بیشی خۆین ژەهراویمان دەکا و مەترسیدارە لە ئوسولی فقه شایەسایەکمان هەیە ئەڵێ من استعجل شيئا قبل أوانه عوقب بحرمانه ئەگەر کارێک پێشەوەی نەتیجەکەی بێ کە وەختی بێ بڕیاری بدەین دەرەنجامەکەی لێ بێ بەش دەبی بۆ نمونە ئەگەر کوڕێک بۆی زوو میراتی بەرکەوێ باوکی کوشت بۆ میراتێکە بەشکەن هیچ میراتی بەرناکەوێت لە بەرەوەی پەلەی کردەوەی میراتی بەرکەوێ شەرعان و قانونەن میراتی بەرناکەوێت قاتیلە بەڵام ئێمەش لەم پەلەکردنە مەحروم دەبین لە بەرەوەی لە کاتی خۆیان نییە و ئامادەسازی نەدەری من پێم وایە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی مێژوویە دەیکەین دەرەنجامەکەشی من ناڵم ئاش بەتاڵ بەس دەڵم با بڵێم نسکۆیەکی ترە کە بە شۆڕشی کوردی دێنێ دەرەنجام وە کارەساتێکی گەورەش بە سەرنەتەوەیەکەماندا دێ لە بەرەوەی وەکوتم کات و شوێنی خۆی بە دیاری نەکرابوو هەمومان لەگەڵ دەوڵەتی کوردین هەمومان لەگە ریفراندۆمین حیزبەکان تاکی ئەم کۆمەڵگایە بڕوا ناکەم من مەگەر کوردی خۆفرۆش بێ لەگەڵ دەوڵەتی کوردی و ریفراندۆم نەبێ بەڵام ریفراندۆم لە پێناوی دەوڵەت ریفراندۆم لە پێناوی ئازادی و سەربەخۆیی لە پێناو بەختەوەری خەڵک لە پێناوی دابینکردنی مافەکانی خەڵک ریفراندۆم لە پێناوی دیموکراسی و سەروەری یاسا بەزەوەی دەیبینین من پێم وایە لە پێناوی پاراستنی کورسی چەند کەسێکە یان من پێم وایە دایانەوێت لە ماوەیەکی دیاریکراوە ئەمە تێپەڕێنن بۆی مێژوو سەروەریەک بۆ حیزبێک یا بۆ تاکە کەسێک یا بۆ چەند کەسێک تۆمارکەن کە دەرەنجام هیچیان بۆ تۆمار ناکرێ و کارەساتی گەورەشی لێ دروست دەبێ لە بەرەوەکوتم زەمینە لە بار نین کە دوایە توانین باسی بکەین زەمینەی نەناوخۆی نە دەرەکی باسی لەوەکەین سوپاس دەکەم ئەگەر بچینێت لە هەولێر لای ڕابوون کاگرابوون زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا دەمەوێت بەر لەوەی کە قسە لەسەر ئەوە بکەین ئایا ئەم پرۆسەی کە دەستدراوەتێ بە ناوی ریفراندۆم پرۆسەیەکی گشتگیر و هەمەلایەنەیە دەمەوێت ڕای بەڕێزش لەسەر پەیامەکەی مامۆستا عەلی باپیر بزانم بەسەر مەسەلەی ریفراندۆم ڕاتان چیە دەربارەی ئەم پەیامە؟ من هەر لە قسەکانی مامۆستا عەلی باپیرەوە دەچمە ناو باسەکەوە هەڵبەتە لە ڕاستیدا ئامانجی لە مێژینەی گەلی کورد و بزنە ڕزگارخوازی گەلی کوردستان دامەزرانی دەوڵەت بووە وەک مەبدە و بۆ دامەزرانی دەوڵەتیش ئامرازی جۆراوجۆر پێشنیار کراوە لە ناو ئامرازەکان یان لە ناو میکانیزمەکاندا میکانیزمی ریفراندۆمی جەماوەری وەک میکانیزمێکی دیموکراتی لە بەرنامەی زۆربەی حیزبە سیاسیەکاندا بۆ لە ناویاندا لە بەرنامەی سیاسی بچنە گۆڕان پێشنیار کراوە بەڵام ئەو دوو بابەتە لە کوردستان بابەتێکە زۆر گشتگیر کراوە و ڕای گشتی بەلاڕێدا براون من بۆ خۆم وەک کارکتەرێکی سیاسی لە کوردستان هەموو توانای خۆم خستۆتە گەڕ لەو بەشەی کە بەر من کەوتووە کە ئەم گفتوگویانە بکەمە بەشداری بکەم لەوەی کە ئەم گفتوگویانە بچنە سەر هێڵێکی ڕاست بەڵام تا ئێستا تام کاتێ ئێمە قسە دەکەین ئەم گفتوگویانە لەسەر هێڵێکی ڕاست نین ئەم ریفراندۆمە بەوە نابێتە مڵکی لە مڵکایەتی کاک مەسعود و پارتی دیموکراتی کوردستان ناگۆڕدرێ بە بابەتێکی نیشتیمانی و دۆسیەکی نیشتیمانی و بۆ هەموو حیزبەکان و هەموو گەلی کوردستان بەوەی کە بڵێنی ئەوە کاکە بڕیارماندا لە مرۆم بابەتەی هەمووانە ئەم بابەتە هەر لە بنەڕەتەوە پێشنیاری تەوقیتەکەی کاتەکەی شێوازەکەی بە بەرنامەکەی لە سیاقێکی سیاسی لە سیاقێکی تاریخی پێشنیارکراوە هەر هەمووی بەشێکن لەو ئەجێندا و هێڵە سیاسی کە کاک مەسعود پێشنیاری کردووە ئەمە بۆی ببێتە دۆسیەکی نیشتیمانی ئەوە نابێت کۆبینەوە بڵین بابا ئەوە ئەم دۆسیەمان کرد بە دۆسیەکی نیشتیمانی من بۆ نمونە بۆ دێنمەوە ئێمە کە دەڵێن ئامانجی دامەزرانی دەوڵەت وەک مەبدەکە وەکو پێشنیار باسم ئاماژەم بۆ کرد ئێمە بۆ نمونە لە بچنەوەی گۆڕان یان بەلای کەمەوە من وەک کارکتەرێکی سیاسی ئامانجی من لە دامەزرانی دەوڵەت جیایە لە ئامانجی پارتی دیموکراتی کوردستان بۆ دەوڵەت من دەوڵەتێکم نایە ببێتە زیندانی نەتەوەیی
و بۆنەوە گۆی ئەریتیریا لە ئەسیوبیا بوون بەسەر بەخۆ بەڵام ئێستا ئەریتیریا منافیسی کۆریای باکوورە لە بەکۆیلەکردنی هاوڵاتیەکانی جنوبی سوودان خەباتێکی دوورودرێژیان کرد بۆی لە سوودان سربەخۆ بن کە سربەخۆ بن یەکسەر بوو بە شەڕی ناوخۆ ئێستا دانیشتوانی جنوبی سوودان بوون بە ئاوارە لە باکووری سوودان کە ناوی کۆماری سوودانە بە کۆریای باکوور و باشوورمانەیە کۆریای باکوور زۆرێک سەر بەخۆیان بەدەستێنا ئەمریکیەکان لە کۆریای باشوور تداخلاتیان کرد کۆریای باشوور بوو بە کۆمارێکی دیموکراتی و کە ئینسانەکانی تیادا کەرامەتیان پارێزراوە و ئاستی گوزەرانیان زۆر لە سەروی کۆریای باکوورەوەی کۆریای باکووریش دەوڵەت هەمووانی کردووە بە کۆیلە ئەمان نمونەی کۆنن ئەم بابەتانە تازانی پێشکەش بکەم من دەوڵەتی چاوام نابێ و خەبات دەکەم بۆ ئەوەی دەوڵەتی چاوا لە کوردستان جێی خۆی نەگرێ من دژی ئەو پرەنسیپ و ئەو بانگەوازەم کە دەڵێن دەوڵەت بە هەر چ فۆرمێک بێ بە هەر ناوەڕۆچێک بێ باشترە لەوەی لە سیاقێکی دیموکرات شابژین ئەو بۆ زانین تا قسەی پیاوێکی گەورەی وەک ئیسماعیل بێشکچیە کە من پێچوانەی ئیسماعیل بێشکچی بیر دەکەمەوە من دەوڵەتێکمان دەوێ بۆ دیفاع لە دەوڵەتێک دەکەم کە دەوڵەتێکی دیموکرات بێ دەوڵەتێکی لیبراڵ و دادپەروەر بێ واتە دەوڵەت لە پەیوەند بە ئازادی سیاسیەکان و ئازادی فەردیەکانەوە ئامرازی دابینکردنی ئازادی و پاراستنی کەرامەت و شکۆی هاوڵاتیان بێ نەک ئەوەی کە ئێستا لە کوردستان هەیە هێشتا دەوڵەت نییە جیهازەکان دەوڵەت ئامرازی کەرامەت شکاندنی هاوڵاتیان ئەو ڕۆژانە دەبینن و لە پەیوەند بە دادپەروەری گوزەرانی هاوڵاتیانیشەوە ئامرازی جێخستنی لانی کەمی دادپەروەری بێ واتە دەوڵەت یەکێک لە ئامانجەکانی کە بەشێکە لە پرەنسیپی دامەزرانی دەوڵەت ئامانجی بەرزکردنەوەی ئاستی گوزەرانی هاوڵاتیانە وەک یەکەیە کە حەقی یەکسانیان هەیە نەک وەکەوەی ئێستا لە کوردستان هەیە کە ئامرازی برسیکردنی بەشێکی زۆری کۆمەڵگاکەمان و بە میلیاردێرکردن وەکو لە پەیامەکەی مامۆستا شامەشە بکراوە کۆمەڵە خەزانیش بکات بە میلیاردێر لەسەر حیسابی زۆرینەی دانیشتوان ئەم فۆرمە لە دەوڵەت لای من ڕەتکراوەیە کەواتە ئێمە نابێ وەک یەکەیەکی جێگیر ئەوەی لە فەلسفە بێ دەڵێن ئیسەنشاڵیسم یا جەوهەرگەرە ئەم بابەتە پێشنیار کرێ کەواتە دەوڵەت فۆرمی جیاوازی هەیە و بەرنامە ئەجەندای جیاوازی و خەڵکی جیاوازی بەرنامە جیان هەیە بۆ دەوڵەت کە بەرنامە ئێمە جیای لە پارتی دیموکراتی کوردستان من ئەگەر خۆشم بەناوی خۆم وە قسە بکەم من دیدم جیاوازە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ دەوڵەت سەبارەت بە ڕیفراندۆمەکەش وەکو ئامرازێک دەبێ ئەم بابەتە مناقشە بکرێت لەبەرچی ئەم ڕیفراندۆمە لەم کاتە من نمونە بۆ دێنمەوانێ ئێستا لە کوردستان دۆخی شاخۆڵقاندووە کە ڕیفراندۆم خۆ بەخۆی یعنی دەوڵەت یعنی بەهەشت دەوڵەتێکی زۆر باش دەوڵەتێکی دیموکرات ئەمە هەر هەمووی ئەفسانە ڕاست نین نابێ ئێمە مانام کەوین ئەوتەڵەیەوە هەر بۆ نمونە دوو نمونەتان بۆ دێنمەوانێ کیوبێک کە ئێستا بەشەکە لە کەنەدا هەرێمێکی فەڕەنسی زمانن تا ئێستا دوو ڕیفراندۆمیان کردووە بۆی وەک وڵاتێکی دیموکرات جیاب بنەوە لە هەردوو ڕیفراندۆمەکەدا زۆرینەی دانیشتوانی کیوبی پیان وا بۆ لە کەنەدادا بمێنەوە لە قازانجیان و زۆرتر بۆ ئەوان باشتر نەک لەوەی جیاب بنەوە سکۆتلاند لە ساڵانە ڕابردوو لە بەریتانیا ڕیفراندۆمێکیان کردو زۆرینەی دانیشتوان پیان وا بوو لە بەریتانیای گەورە بمێنەوە باشترە لەوەی کە بمێنەوە ئێستاش مناقشەوە دەکەن ڕیفراندۆمیشتر بکەن لێرە لە کوردستان پێشنیارێک دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان پێشنیار دەکا و خەڵکی تریش کەوتۆتە دەڵەکەوە کە یەک ڕیفراندۆمەیە لە هەموو ژیانی سیاسیان ملەتەی ئێمە ئەگەر ئەم فرسەتەمان لەدەست بچێت جارێکی تر دووبارە نابێتەوە و خەونی لە مێژنەی گەلی کوردستان بۆ دامەزرێن دەوڵەتێکی دیموکرات و کۆماری لە کۆتایی پێدا ئەم قسە ڕاست نییە ئەم بابەتە ئەم ڕیفراندۆمەی ئەم جارە پێشنیار کراوە پێشنیاری کاک مەسعودە بۆ ڕزگارکردنی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکاتەکەی لە کۆمەڵە قەیران یەکەمیان ڕزگارکردنی پارتیە وەکو ئەوەی کە پیادەی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم دەکات لە 25 ساڵ ڕابردوودا کەم حکوومەتە شکستی خواردو هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئەخلاقی هەم لە ڕووی ئاستی گوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی موچەی فەرمانبەران و دابینکردنی گوزەرانێکی شایستە بۆ هاوڵاتیان و پەیوەند بە شەخسی کاک مەسعودیشەوە بۆ داپۆشینی پۆستە ناشەریەکەیەتی لە بیربردنەوەی ڕایگشتی کە ئەو پۆستەی کێشەیەکی نەبووە کۆمەڵە لایەن بەناحەق بابەتیان خۆڵقاندووە لە کاتێکدا نزیکەی بۆ 4 ساڵ دەچێت کاک مەسعود هیچ پاڵپشتێکی یاسایی پۆستی سەرۆکاتی هەرێم بەڕێوە دەبا لە ئامانجی دووریشە کاک مەسعود و پارتی دیموکراتی کوردستان سەرقاڵی ئەوەن کە ئەجەندای ئەوان بۆ دەوڵەت بسەپێنن بەسەر هەموو لایەنە سیاسیەکانی تردا بۆ ئەجەندا بۆ دەوڵەت بە تاکید کۆمەڵی ئیسلامی بزنەوەی گۆڕان هێزگەلەکانی تر هێزگەلیشتر لە کوردستان ئەجەندامان جیایە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ دەوڵەت بەڵام پارتی سەرۆکاتەکەی خەریکن ئەجەندای خۆیان بەسەر هەموو لایەنەکانی تردا دەسەپێنن ئەم بابەتە دەبێ زۆر بە حەزەرەوە تەعامل لەگەڵ بکرێ و لایەنەکانی شەرم نەکەن لە پێشنیارکردنی ئەجەندای خۆیان سیرکە پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکاتەکەی چەند موسڕن چەند پێداگیرن لە سەپاندنی ئەجێندای خۆیان بە هەر نرخێک بێ ئەگەر بگاتە داخستنی دەرگای پەرلەمان بە هێزی چەکداریش کەچی لایەنە سیاسیەکانی تر بە بستنەوەی گۆڕانی ئێمەش و بە کۆمەڵی ئیسلامیشەوە شەرم دەکەن تەنانەت لە پەنابردن بۆ بەشێک لە ئەمراز و بەش هەندێک میکانیزمی دیموکراتی و مەدەنی بۆی کە ئێمە ڕێبگرین لە میکانیزمی لە ئامانجگەلی سیستەمکاری و کەڵکەڵی سیستەمکاری و دامەزراندنیان لەباربردنی خەونی لە مێژنەی گەلی کوردستان بۆ دەوڵەتێکی کۆماری دیموکرات و ئایندەیەکی خۆشگوزەران و کە پاراستنی کە وڵاتیان شکۆ وڵاتیان تێدا ئامانجا بۆ میرنشینێکی سیستەمکار
پێویست ناکە قەلق بین ئێمە ئەم ئامانجانەمان جیا لە پارتی دیدمانجیا بۆ کات تۆقیتە ڕیفراندۆمەکە بۆ جغرافیا ڕیفراندۆمەکە بۆ ئەو فۆرمەی دەوڵەت کە پارتی پێشنیار دەکات دو خاڵ دەمەوێت کە وەک سەرز بهێنەوە بیرتان سیرکە نەگەر پارتی ئامانجی دامەزرانی دەوڵەتێکی دیموکرات و مەدەنی و کۆماری بووایە کە تێیدا خۆشگوزەرانی هاوڵاتیان و دادپەروەری و کەرامەت شوکەی هاوڵاتیان پارێزرا بووایە ئێستا لەگەڵ ئەم بابەتی ئەم ڕیفراندۆمەدا مناقەشەی دەستورەکەشمان دەکرد بۆی لەگەڵ ڕیفراندۆمەکەدا ئیجماعێک شەبووە لەسەر دەستورێک کە دەستورێکی لیبراڵ دیموکرات بووە کە تێیدا ئیجماعی نیشتیمایی لەسەر بووە وەک سۆشال کۆنتراکت یعنی عقدی اجتماعی کە هەمومان لەسەری ڕازی بین بە ئیسلامی علمانی مەدەنی سکۆلار ناسکۆلار کە ئەم پەیمانە کۆمەڵاتیە کەرامەتی زمانی پاراستنی هەمووان بکات زمانی پاراستنی جیاوازەکانمان کات لە دەوڵەتەکەماندا بەڵام سیرکە پارتی دیموکراتی کوردستان چۆن بابەتی دەستورەکە و ئیجماع لەسەری خستە لاوە لەبیر هەمووانی بردەوە بابەتی شتری هێناوەتە ناوە کە دەبووە ئێمە بەبێ شەرم باسی مەوزوعانەوە کردە کە بەداخەوە ئەم ڕۆژتا ئێستا و بابەتانە بە ڕاشکای قسەیان لێ نەکراوە. سپاس دەکەم دواتە گەڕێمەوە لای بەڕێزت مامۆستادارە سەبارەت بە مەسلەی مەترسی زیانەکانیەوەی کە ئەم ریفراندۆمە بە شەخصەن یاخود بە حیزبی بکرێت چ زیانێکی بۆ پرسیینەتەوەی و بۆ خودی ریفراندۆمیش ئەم ریفراندۆمە کراوە بە حیزبی کراوە بە شەخصەنە کراوە و ئەجندای خۆر لایەنێک لەلایەن ئەم ریفراندۆمەی ئێستا لەم تەوقیت و کات و بەرنامەیە کە ئێستا هەیە ئەوە بێگومان هەمووی لەلایەن حیزبێکەوە داڕێژراوە و کاتەکەی بۆ دیاری کراوە هەر بۆیش من پێم وایە ئەم ریفراندۆمە سەرکەوتوو نابێ و ئەم میکانیزمە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کە ریفراندۆمەکانی ترچین کە ڕۆڵیان سیوانەی تر من پێم وایە سەرکەوتوو نابێ و من ئێستاش وەکو خۆم ڕام وایە لە کاتی بۆ ریفراندۆم دیاری کراوە لەو کاتای ریفراندۆم ناکرێ و پێشمانیە زۆرینەی لایەنە سیاسیەکان کاکە خۆمە کۆکردنەوەی نییە هەر حیزبێک بێ و بێنی کۆکێەوە بڵێ لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبوونەوە و زۆرینەی حیزب سیاسەکان من پێم وایە تەنها ئەوەیە و دەرەنجام لەبەرەوەی ئەم پرۆسێ باش دراسە نەکرابوو و هەماهەنگی لەگەڵ لایەنەکانە نەکرابوو لەبەرەوەی بڕیارێکی حیزبیە دەرەنجامەکەی پرۆسەکەش کەس دێنە بەداخەوە چونکە ئێمەمانەوە ریفراندۆمێکی سەرکەوتوو بکەین ریفراندۆمێک لە پێناوی دروستبوونی دەوڵەت ریفراندۆمێک لە پێناو بەدیهێنانی مافەکانی خەڵک ئێمە من پێم وانییە لە وڵاتەی ئێمە تەجروبەیەکی حکومداریمان هەیە نزیکەی چارەکە سەدەیەکە لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە نەمانتوانیوە دەوڵەتی یاسابین دەوڵەتی پاراستنی مافەکانی مرۆڤ بین دەوڵەتێکی مەدەنی دروستکەین نەمانتوانیوە دیموکراسی بین ئەگەر هەر ئەم دەسەڵاتە ئەگەر هەر ئەم کەسانە کە وڵاتیان بەڕێوە بردووە کە ڕاشکاوانەش هەر ئەوانە دەوڵەتیش بەڕێوە بەنداهات و من پێم وایە کوردستان ببێتە دەوڵەت ئەو کاتە مافەکانمان باشتر پێشێل دەکەن شریعەتی باشتریان دەبێت بۆ چەوسانەوەی خەڵک و باشتریش یاسا پێشێل دەکەن لەبەرەوە من بە مەترسیەکی گەورەی دەبینم ئەگەر بەم شێوازەی ئێستا بەبێ بوونی پرۆژەی دەستورێک بەبێ بوونی پشتیوانیەکی یاسایی واتە کاراکردنەوەی پەرلەمان و دەرچوون و یاسا لە پەرلەمان بەبێ ئەوەی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆمان بەبێ ئەوەی هەتا هەمومان بڕیار نەدەن یاسا سەروەر بێ و وەکو شملایەنەکان کۆک بین لەسەر ئەوە بەم شێوازەی ئێستا ریفراندۆم ناکرێ و لانی کەم دوا دەخرێ و گەر بیشکرێ سەرکەوتوو نابێ من بە شەرمەزاریە بینم گەلێک دەیان هەزار قوربانی دابێ لە پێناوی سربەخۆیی ئێستا ریفراندۆمێک بکەین لە 1970 دەنگەکان بێنێ من پێم وانییە من بەداخەوە لەم بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستانم گوێ لێ بوو دەیگوت ریفراندۆم لە 50 بێنە یاساییە ڕاستەکە یاساییە بەڵام من بە شەرمەزاریە بینم بۆ نەتەوەیەک دایان هەزار قوربانی دابێ و ریفراندۆم شەرمەزارێ بۆ ئەو دەسەڵاتە کوردیەی کە میلەتی وا لێ کردووە ئامادە نەبێ دەنگدا بۆ سربەخۆیی چونکە میلەت دەزانێ ئەم دەنگدانام ریفراندۆمە بۆ سربەخۆی نییە بۆ سەپاندنی دەسەڵاتێکە کە نمونونەکەی ماندیۆ 25 ساڵە تاچی کوردی بەرەو کوێ بردووە تاچی کوردی بەرەوە بردووە ئێستا خەڵقی کوردستان دەچێت لە شارەکانی عێراقا بە دوای کاراگەڕێ بەس دانی پیانانین چاوەشەکردنی خەڵکە تاچی کوردی بەرەو وەزعێک بردووە لە بەغدا موچە دەدرێ و لێرە نییە دەڵێن بەغدا پارەی نییە پارەی بانقی مرکزیە دەهێنێتەوە ئێوە پارەکان بۆ ناهێنەوە نازانم یانی ئەوەی هەواڵانەی دەبیستن ئەو ملیارات دۆلارانەی لە بەرپرسانی کورتانە لە دەرەوە زۆر لە بانقی مرکزی عراقی زیاترە بۆیە ئەم ریفراندۆمە لە تەوقیتی خۆیانە و پاشانیش
من پێم وانە نەک بزوتنەوەی نەک کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کە هەردووکیان لەگەڵ ئەو ریفراندۆمە نین لەم کات و شوێنەوە بەو میکانیزمەی ئێستا لەگەڵ ریفراندۆمن بەڵام لەو تەوقیتە نا و بەو میکانیزمە نا و دەبێت پاڵپشتی یاسایی هەبێ و دەبێت تەبایی ناوخۆی بکرێ بەڵام یەکێتی نیشتیمانیش کە هێزێکی کاریگەرە ئەوەی من دەیبینم بە تایبەتی لە دوا هەواڵەکانە یەکێتی نیشتیمانیش تا ئێستا ئەندامی بۆ کۆمیتێ ریفراندۆم دیاری نەکردووە و ئەوانیش لەگەڵ دواخستنی ریفراندۆمن و داهات و ژێی بینین کەوایە جگەلەوەی بارودۆخی نێودەوڵەتی زۆر باشکرا وڵاتانی زلهێزی دنیا دراوسەکانمان کە کاریگەریان هەیە بە بەغداشەوە زۆر بە ڕاشکاوانە لەگەڵ ئەوە نین من لەگەڵ ئەوەم ئەگەر ئێمە خۆمان یەکریز بووینایە یەک هەڵوێز بووینایە و ئەمە کۆدەنجی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و تەنانە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش بووایە با وڵاتانی دەوروبەر و دەرەوە ناڕازیش بن بەس بەداخەوە من شتێکی تر چاوەشەکاریە لە هەندێک کەناڵەکانی ڕاگەاندنەوە دەبینم زۆر بەڕاشکاوانە وڵاتانی دەوروبەر هەندێکیان هەڕەشە دەکەن ئەوانی تر ناڕازین و دەڵێن کاتی نییە ئەوانەی کە زۆر دۆستی ئێمەن دەڵێن لەگەڵ بەغدا پێک بێن دوجار بڕیار بدەن بەڵام پێمان دەڵێن وڵاتانی دنیا هیچ وڵاتێک نییە دژی ڕێفراندۆم بێ دەڵێن کاتی خۆی فەقەیەک هەبوو لە ناو فەقەکانە جێگای نەدەبەوە ناچاریان کرد دەیانگوت بڕۆ نەدەڕۆی دوایی هەموو کەلوپەلەکانیان بۆ خستە دەرەوە زستانە و سەرمایە و دەبێ کاتە هەر پەتۆ بەتانیەک شتێکی لەو بابەتە دۆشەکێکی پێبوو بێیان نەیبوو بێ لەگە کتێبەکانی بۆیان خستە دەرەوە وتیان کاکە جێگات نابێ بڕۆ دەرەوە فەقێکە و تێتانەی بە کینایە دەرمکەن ئەو دەریان کردبووی بە کینایە دەرمەکەن ئەمان هەمویان ناڕازین بەڵام دان بەوایان نانێڵەن هیچ وڵاتێکی دنیا نییە دژایەتی ئەم ریفراندۆمە بکە ئەمە وەزعی دەرەکی وەزعی ناوخۆی ئەوەیە کە باسم کردووە بۆیە بە بۆچوونی من جارێکی تر ئەم پرۆسەیە سەرکەوتوو نابێ بەس دەرەنجام پرۆسەی با بڵێن ئەوەی خەباتمان بۆی کردووە پرۆسەی سیاسی نەتەوەیە کە بەرەو دوا دێتەوە و تحملی شکستەکەش دەبێ ئەو بەرپرسانە بیکەن کە ئەمڕۆ لە پێناوی بەرژەوەندی خۆیانە دایانەوە زۆر سپاس کاگرابوو نەگەر بگرێم و لای بەرەز وتت ئێوە دژایەتی ئەم پرۆسەیە دەکەن ئەم دژایەتی کە بەرەز دەڵێ دژایەتی ڕێفراندۆم بۆ چییە ینی پێ دوایە ئەمە دژایەتی نییە بۆ سربەخۆی ئەوەی کە ئێستا ئێوە دەڵێن ئێمە دژی ئەم پرۆسەی بەم شێوازی ئێستا بەڵێ اینجا من وەکو لە سەرەتا قسەکانم ئاماژەم بۆ کرد ئەم گفتوگۆ و دیبەیتانەی کە دەگوزارێ بەڕاستی تقریبان بەگشتی ڕەنگە زۆر جگە لە هەندێک بەشداری هەندێک خەڵکی بەڕێز و سنجین نەبێ بەگشتی شایستەی ئەوەش نین بەعام وەک وێنە گشتەکە پێیان بوترێت دیبەیت و گفتوگۆ لەسەر بابەتێکی چارنووسازی نیشتیمانی بەگشتی جۆرێک لە حملەیەکی گەورەی ئیعلامی بەڕێکخراوە بە پاڵپشتی ملیۆنەها دۆلاری کە بە ناشەرعی موچەی فەرمانبەرانە دەستی بە سەرداگیراوە بۆ چاواشەکردنی ڕای گشتی ئێمە لە کوردستان وەکو هەموو کۆمەلگایەکی زیندوو لایانی سیاسی جیاجیامان هەیە کە ئەمە زاهیرەیەکی سروشتیە لەبەرتی زاهیرەیەکی سروشتیە لەبەرەوەی کۆمەلگا بە سروشت خوا ئینسانی وا دروست کرد و دیدی جیاجیامان هەیە کوردستان وەک هەموو کۆمەلگەیەکی دنیا ڕەوتی سیاسی بەرنامە ئەجەندای سیاسی جیاجیای تێدایە زۆر بە سادەیی ئێمە دوو ڕێگەمان لەبەردەمە یا دەبێ بیکەین بە شەڕی چەکدار بکەوین دەستبەرین بۆ کوشتنی یەکتر و تەصفیەی یەکتر تا دوجار لایەنێکی سیاسی ئەگەر شەنسی هەبوو سەیتەرە بکات سەر هەمومان و ئەجەنداکانی خۆی بەسەر هەموواندا بسەپێنێ وەکۆی لە زۆر شوێنی دنیا ئەمە هەیە و ئەمە بە سادەی پێی دەڵێن دیکتاتۆریەت ئەگەر دیکتاتۆریەتمان ڕەت کردوێتەوە کە بە گشتی خەڵکی کوردستان دیکتاتۆریەت ڕەت کردوێتەوە من نادەن بە دیکتاتۆریەت و خەباتی دوور و درێژی ئێمە لە دژی ڕژەین بە ئاڕاستەیەکەوە بۆ کە دیکتاتۆریەت ڕەت دەکەینەوە کەواتە دەبێ میکانیزمێکە بێ کە ئەم هێزە جیاوازانە لەسەری ڕێک بکەون ئەمەش پێی دەڵێن دیموکراسی بۆی ئەم هێزە سیاسیانە بگەین بە یەک دەبێ هەر یەکەی بە پلەیەک سازش لە ئەجەندا سیاسەکانی خۆیان بکەن کۆمەڵی ئیسلامی بەشێک سازش بکات بزنەوەی گۆڕان بەشێک سازش بکات پارتی بەشێک سازش بکات یەکێتی یەکگرتوو بەو شێوەیە و حتا لە ئاستی نەتەوەیشا بەشێک لە نەتەوەکان هەر یەکەی سازش جۆرێک بۆ یەکتر دەکەن بۆی دوجار بە هەمووان بە عەقدێک دەگەین ئەمەش پێی دەڵێن عەقدی کۆمەڵایەتی بۆی هەمووان لە شوێنێکا بێک بگەین کە هەمووان ئەم وڵاتەبەی خۆمان بزانین و هەمووان تێدا گرنتی هەبێ کە مافمان پارێزراوە ئێستا پارتی دیدی خۆی سەپاندۆ بەسەر لایەنە سیاسەکاندا لەکوێش لەمپەرێک دروست بوو بێ پارتی پەنای بۆ ئامرازی زۆر نانیشتیمانی زۆر نادیموکراتی بردووە لە چەشنی سیوێکی ئاب لە چەشنی داخستنی پەرلەمان بەهێزی چەکدار لە چەشنی سووتاندنی بارەگاکانی یەکگرتوو لە چەشنی پاڵپێوەنان و تەصفیە پراوێزخستنی هێزی سیاسی وەک بزنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە هیچ لەم بابەتانە سڵی نەکردوێتەوە لە پێناوی پێشخستن و سەپاندنی ئەجەندا سیاسەکانی خۆی گەلی کوردستان ئەگەر بزنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش نەبن ئەم ئاڕاستەیە ڕەت دەکاتەوە
دەبێت دوازار لایەنە سیاسەکان لەبەرەوەی بە خۆشحاڵیشەوە هیچ لایەنێکی سیاسی بە پارتیشەوە نەیتوانیوە ئۆتۆرەتی و قووەتی خۆی بەسەر خەڵکی کوردستاندا بە ڕێگەی چەک بسەپێنێ و هەمووان ملکەت بکە دەبێت لایەنە سیاسەکان بکەڕن و سەرمێزی گفتوگۆ بۆی هێڵێکی ناوەڕاست دۆزینەوە لەسەر بنەمای عەقدێکی کۆمەڵایەتی ئێمە دابڵەت دامەزرێنین و ئەو ئامرازانەش پەسەند بکەن کە بۆ دەوڵەت پێویستمانن هەندێک لایەنی سیاسی پیان وایە ئەسڵەن ڕەنگە بۆ دامەزرانی دەوڵەت لە سیاقی ڕێفراندۆم هەر پێویست نەبێ ئەم بابەتە لە ناکاوەش هەر دیسان پارتی سەرۆکایەتەکەی هێنایەنتە ناوەوە وەکو لە بەشدارەکەی پێشوم ئاماژەم بۆ کرد کە ئامانز لەم بابەتە چی بوو خۆ مەرج نییە هیچ پرەنسیپ و یاسایەکی نێودەوڵەتی نییە تۆ بۆ ئەوەی دەوڵەتت هەبێ دەبێ ئیلان وەبیلان ڕێفراندۆمێکی بۆ بکەی پێشتر ڕێفراندۆم میکانیزمێکە کاتێک سراعێک هەیە ڕەنگە جیهاتێکی نێودەوڵەتی بۆ نە حکوومەت لە بەغداد بڵێ کاکە ئێمە پێمان وایە زۆرنەی خەڵکی کوردستان دەوڵەتیان ناوێت دەیانەوێت لەگەڵ عێراق بمێننەوە لەم حاڵەتانەدا ئیجماعێک دەبێت دەڵێن کاکە با ڕێفراندۆم کە ڕایگشتی خەڵکی کوردستان وەربگرین یا ڕایگشتی ئەم خەڵکی وڵاتە وەربگرین کە دەمانەوێت بزانین مەسیری خۆیانێک لا بکەن و بزانین چیان دەوێت ئێمە لە کوردستان هیچ گومانمان نییە زۆرنەی خەڵکی کوردستان زۆربەی هەرە زۆری وەک میوانە بەڕێزەکەتان ئاماژەی بۆ کرد هەر لە بنەڕەتەوە خەباتی درێژگەلی ئێمە یەک بۆ دامەزرانی دەوڵەت بووە بەڵام لە پاڵ دەوڵەتە جیاوازەکە لێرەوە دەست پێ دەکات کە پێ دەچێت لە بەشی یەکەما کە جۆرێکی جماع هەیە کە گەلی کوردستان مافی دامەزرانی دەوڵەتی هەیە هێزە ئیسلامیەکان دیموکراتەکان لیبراڵەکان علمانیەکان ناعلمانەکان هەمووان پێ دەچێت ئیجماعێکی نیشتمانی هەبێت لەسەرەمە بەڵام جیاوازەکە لەوێەوە دەست پێ دەکات ئێمە چ جۆرە دەوڵەتێکمان دەوێت چۆن ئەم دەوڵەتە وە لە چ جوغرافیاکدای دەمەزرێنین پارتی دەوڵەتێکی دیموکراتی ناوێ پارتی ئەمە زۆر پیشان داوە داخستنی پەرلەمانی کوردستان ئەو ئاماژەیە بوو کە پارتی دەوڵەتێکی دیموکراتی ناوێ ئێوە بچنەوە ئەو سیاقی کە پەرلەمانی کوردستانی تیادا خراپ ئاماژەی زۆر بەسیط لایەنە سیاسەکەی ئەوە بەڕێز کۆمەڵی ئیسلامی و بزنەوەی گۆڕان من بۆ خۆم ئەندامی وەفدەکە بوو ئێمە تەنها دەهێنەوە بیری بینەرە خۆشەویستەکانتان تەنها داخوازی ئێمە ئەوە بوو کە لەم وڵاتە ئێمە دەمانێت دایک مەزرێنین بە جۆرەی یاسای سەرۆکایەتی سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ پارتی دیموکراتی کوردستان پێی وابوو دەبێت لە پەرلەمانەوە هەڵ نەبژێردرێواتە بۆی سەرۆک نەکەوێتە ژێر چاودێری پەرلەمان و دەستی نەبەسرێتەوە لایەن پەرلەمانەوە بۆی هەندێک کار هەیە کە ئێمە لە سیاقێکی نادیموکراتدا دەترسین کەسێک سەرکێشە بۆ نظامێکی دیکتاتۆری پارتی دیموکراتی کوردستان تەنها لەسەر ئەمە سەری کێشا بۆ داخستنی پەرلەمانی کوردستان لە 12 ئۆکتۆبرەوە انقلابی کردو هەتا ئێستا بەردەوامە حیزبێکی سیاسی لەسەر ئەوەی سەرۆکایەتی ئەم وڵاتەی ئێمە لە پەرلەمانەوە هەڵبژێردریا لەناو خەڵکە ئامادە بە بەهێزی چەکدار پەرلەماندا بخات سەرۆکایەتی پەرلەمان بنێردەوە بۆ شارێک و نەیەڵێ بێتەوە هەولێر تەسەورەکەی وەکو میوانە بەڕێزەکەتان ئاماژەی بۆ کەرەگە دەوڵەتی بکەوێت دەست چ دەکات ناکرێت لایەنە سیاسەکان ئەم بابەتانە بە جدی وەرنەگرن لەم کوردستانی ئێمە خەڵک لەسەر بڕای سیاسی کوژراوە خەڵک سزن کراوە خەڵکەیە جۆرێک انتیبان هەبوو بۆ کۆمەڵی ئیسلامی بەڕێز لای ئێوە نزیکەی 10 ساڵە لە زیندانە تا ئێستا دادگای نەکراون لەم وڵاتە ئێمە خەڵک تعزیب دەدرێ خەڵک لەژێر تعزیبە کوژراوە جانیان لەدەستداوە هەندێک لە زیندانەکانی کوردستان کراوە من ئێستا شەرم دەکەم لەبەر جۆگرە بەڕێزەکانی وەرە ئاماژەی بۆ بکەم کەواتە ئەگەر خەڵکی ئێمە قەلق نەبن لە ئایندی سیاسی خۆیان ئەگەر لایەنە سیاسەکان کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانی لایەنە سیاسەکانی تر لە پێکهاتەکان کەمایەتی ئاینی جۆر ئەو خەڵکانە کە دینیان ناوێ کە من بخۆم بە شانازیەوە کەسێکی مؤمنی متدینم ئەمە ئەگەر خەلقیان نەبێت لە ئایندی خۆیان بۆ وڵاتە کەواتە خەڵکێکی ئەوەن یعنی هۆشاری سیاسیان نزمە بەڵام بە خۆشحاڵی و هۆشاری سیاسی لە وڵاتێمە لە ئاستێکدایەکە قەلقیان هەیە بەرامبەر ئەم بابەتانە و دەبێت گفتوگۆی جدی لەسەر بکەین بۆیە من نادەن بە ئەجەنداکانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو ئەجەندا سیاسی تا ئێستا پێشاخست بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس مامۆستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
دڵنیانی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بگرم و لای بەڕێز سەبارەت بۆی کە ئێوە ڕخنەتان لەم شێوازە هەیە بۆ ڕیفراندۆم ئەی ڕەنگە خەڵک پرسیار کە جۆرە ڕیفراندۆمێک ئێمە دەگەنێت بەرەو سەربەخۆیی. لە ڕاستیدا ئێمە کوتمان ڕیفراندۆم میکانیزمێکە بۆ سەربەخۆیی و لەگەڵەوەشین ڕیفراندۆم بکرێ و ئەو میکانیزمە کە هەمومان پێمان باشە و پێمان پەسەندە بەڵام سەرەتا ریفراندۆمێک بمانگەێنێ بە سەربەخۆیی و سەربەخۆی یەکەش بمانگەێنێ بە مافەکانی خۆمان. برای بەڕێزم کاگرابوون باسی کرد زۆر وڵاتانی دنیا ئازادیش بوون لەوەی ریفراندۆم بکەن و ڕاپرسی بکەن و دوجار بڕیاری جیابوونەوەشیان نەدا. من لە سکوتلەندا وەزیرێکی حکوومەتی هەرێمی سکوتلەندان بینی لەوانەی کە پشگیری جیابوونەوەی سکوتلەندای دەکرد لە بەریتانیا وتی من یەکێک بووم لەوانەی زۆر شێلگیرانە خەباتم کردووە بۆ جیابوونەوە لە بەریتانیا بەڵام ئەو پشگیریەوەش یەکرد کە کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ بێ. بەڵام وتی خەڵک ئێمە نەمانتوانی ئەو بەڵێنە بە خەڵک بدەین کاتێک کە سکوتلەندا دەبێ بە دەوڵەتێک مافەکانی پارێزراوتر دەبن بار و گوزەرانی ژیانی باشتر دەبێ لە ڕووی ئابوووریەوە لەوەی کە ئێستا لە بەریتانیا هەیە. بۆیە خەڵک کەزانی بەرژەوەندەکانی لەگەڵ مانەوەی لەگەڵ بەریتانیا بڕیاری دروستبوونی دەوڵەتی نەدا. خۆ فەلسەفەی ژیان هەرەوە نیە دەوڵەتە هەبێ. فەلسەفەی ژیانەوەی لەکوێ کەرامەتت پارێزراوە لەکوێ ئازادیەکانت پارێزراوە لەکوێ مافەکانت دەستەبەر دەکەی. من 100% لەگەڵەوەم نابێ وابی بکەینەوە هەر دەوڵەتمان هەبێ و هەرچی ڕوودەدا با ببێت چونکە من پێم وایە و کاتە زیندانێکی زۆر گەورە لە وڵاتە دروست دەبێت دەبێت لە پێ زیندان دروست دەبێت لەبەرەوەی نمونەی وڵاتانی دیکتاتۆریمان ئەوەندە هەیە هەموو ئەم دیکتاتۆرانەی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوون سەرەتا بە ناوی شۆڕش و خەڵکانێک بوون شۆڕشیان کردو و دواتریش بە پشتیوانی خەڵک و لەسەر پشتی خەڵک بوونە خاوەن دەسەڵات و دواییش کەسیان نەخوێندوتەوە. هەموو ئەو سەڵاتانەی کە ئێستا لە ناوچەکە هەن هەمویان ئاوا هاتوون و دەوڵەتێکی دیکتاتۆریان دامەزراندووە. لە کەلتوری ئەم دەسەڵاتە کوردی ئێستادا شتێک نێ پێ بڵێن سەروەری یاسا و مافی مرۆڤ و ئەو عەقدە ئیجتیماعیش کە لە نێوان حیزبەکانە هەبوو هەمومانی کۆکردبەوە کە دەبوو دەستورێک کە بێ لەسەر ڕەشنووسی دەستورێک پێک نەهاتین و نانهێش دەستورەکەش ئامادە بکرێ. پەرلەمانێکمان دانابوو بە هەمومان کە نوێنەری هەموو لایەکی تیا بوو خەڵکی کوردستان هەڵی بژاردبوو و کۆمەڵێک بنەماش هەبوو کە کارنامەیەک بوو لەسەری کۆبووینەوە شەرعیەتی پەرلەمانەکەشیان لە کار خست. بۆیە لەم وڵاتەدا وڵاتێکە وڵاتی خۆسەپاندن هەیە. حیزبیش تا بە تەمای خۆسەپاندن بێ و تا بە تەمای ئەوە بێ ئەجەنداکانی خۆی جێبەجێکا و خۆی میحوەر بێ نەک بەرژەوەندی خەڵک. ئەوەش کە دەیبینین
بۆیە خەڵک بەڕاستی دەوڵەتی بۆیە دەوێت کە ژیانی پارێزراوە بێ. ئێستا خەڵک بیر لە موچا کاتەوە، بیر لە داهاتی و ژیانی ڕۆژانەیە کاتەوە، بیر لە سوتەمەنیە کاتەوە، بیر لە کارەبا کاتەوە. ئێمە 2 ساڵ پێش ئێستا وەزەمان باشتر بوو لە ڕووی دارایی و ئابوووریەوە، لە ڕووی کارەبا و خزمەتگوزاریەوە، لە ڕووی ئاو و جادە و ڕێگاوبانەکانمان. ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوات دێنەوە. سەرەت و سامانی وڵاتە بەرەوکوێ ڕوە. یعنی بەڕاستی خەڵک پرسیاری جددی هەیە لەسەرەوەی ئایا فعلەن ئێمە ئەم هەرێمە ئێمە کەسێ ئیدارەی بکە. ئێستا هەردوو ئیدارەیی هەیە، ئێستاش ئەجندای وڵاتانی دەوروبەر جێبەجێکرێ، ئێستاش بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی لەسەر و بەرژەوەندی خەڵکەوەی. مەسەلەی ئەوەی کە ئێمە خاوەنی چ جۆرە دەوڵەتێک بین پێویست ئێستا لا بکرێتەوە بەرلەوەی کە ببینێ دەوڵەت ئەزانی چی پێویستە پێشەوەی ببینە دەوڵەت ئێمە و پەرلەمانە کارا بکرێتەوە. ئەم پەرلەمانە کە نوێنەری خەڵکی کوردستانە پەرلەمان بڕیار بدا شێوازی ئەو دەوڵەتە ئێمە چۆن دەبێت. ئەوان ڕێگە نادەن دیاری بکرێ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری بکرێ. پەرلەمان بۆ تێکچوو ڕێگان نەیەدا دەسەڵاتەکانی سەرۆکی یاسایەک بۆ سەرۆکی هەرێم دەرچێت، نەک سەرۆکەکە بگۆڕنێ لای بن هەر یاسای بۆ دەرچی هەر کەسێک بێ بۆ ئەوەی وڵاتەکە بەرەو دیکتاتۆریەت نەڕوە، هەرچی دەسەڵاتیە بۆ خۆی نەسەپێنێ. من وام دێتە بەرچاو بەڕاستی کۆمەلگای ئێمە قۆناغێکی وشیاری دەست پێ کردووە، بەس هێشتا ماومانە بەوەی کە هەر هێزێکی سیاسی ئەگەر یاسا سەروەر نەبێ بە پێی یاسا دەسەڵاتەکانی دا نەڕێژرێ دیاری نەکرێ، من پێم وایە بوون بە دیکتاتۆریەت لە وڵاتانی ئێمەدا ئەوەندە ئاسانە دیکتاتۆر دروستێن. خەڵک دروستیەکە، پارە و سەروەت و هێز دروستیەکە، بۆیە دەبێت هەمان زۆر باشکرا هەیە بە شێوازێک هەیە خەڵک ناتوانێت بڵێ قوتی من لەکوێ، موچە و داهاتی من لەکوێ. کاکە لەگەڵ گەندەڵترین وڵاتی دنیا خەڵک ئەگەر گوزەرانی نەبوو، پێداویستە سەرەتایەکانی ژیان کە ئاو و کارەبایە ئەمانەی نەبوو، دەتوانێت بێتە سەر شەقامەکان. لێرە کەمەندامێک ناتوانێت بچێتە سەر شەقام خۆپیشاندانکە کەمەندام. یعنی ئەمە سادەترین مافی مرۆڤە کە ناڕەزایی دەربڕینە. خەڵک بۆی هەیە ئێمە وا فێربووین لە ئیسلامەوە بیگرە پیرێژنێک هەڵەستێ عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانانە ئاڵەیە عومەر قسەکە دوانیە. ئێمە فێریەوە بووین، بەس خەڵک ناتوانێت کەمەندامێک بچێ داوای مافی خۆی بکات، ڕەخنە لە سەرۆک ناگرێ بەزەڵە من مافەکەم لەکوێ. لە دەسەڵاتێکی کوردی سەرتاکەی ئەوە بێ ڕێگە نەدا بە کەمەندامێک هێشتا دەوڵەت نین. ئەگەر دەوڵەتی هەبوو، هێزی هەبوو، پشتیوانی نێو دەوڵەتی هەبوو و جێگای خۆی گرت، ئەو کاتە بەرژەوەندی وڵاتان دێتەکایەوە، کە بەرژەوەندی وڵاتان هاتەکایەوە مافی مرۆڤ ئەوەندەی کە پێشەل دەکرێت. کاکە زۆر وڵاتی زلهێزی دنیامان هەیە، ئەوە عەرەبستانی سەعودی لەکوێ مافی مرۆڤ ئافرەت بۆی نییە ئۆتۆمبیل لێخوڕێ. ئەمریکا پشتگیریەکەوەڵێ باشترین دۆسی ئێمەیە و ڕەخنەشی لێ ناگرێت، بۆ لەبەرەوەی بەرژەوەندەکانی ئەمریکا پارێزراوە. من دەوڵەتێکی کوردی دروست ببێ و وڵاتەکە نەوتی هەبێ، وڵاتانە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە یعنی عەرشی دیکتاتۆریەتەکە باشتر قایمەکەن و دایکردنەوە. بۆیە من لەگەڵەوە نیم بەڕاستی لەم بارودۆخەیە بەم شێوازەیە ئێستا هەیە نە دەوڵەت دروست ببێ تا نەزانین دەوڵەتەکە چۆن دروست دەبێ، چۆن بۆ خزمەت دەوڵەتی هاوڵاتی ئەبێ، دەوڵەتی یاسا ئەبێ، دەوڵەتێکی مەدەنی ئەبێ، دەوڵەتێکە بێ جێ هەموو خەڵکی کوردستانی تیابێتەوە بە هەموو ڕەنگ و بیر و ئایدۆلۆژیەکانەوە. ئەوە پاشانیش لە هەمووی گرنگتر مافەکانی تاکە تا چەند تیادابین دەکرێت. گەر ئەمانە بکرێ من جارێکتر ئەڵێم توانین هەنگاوی بۆ بنین و ئەم ریفراندۆمەش ئێستا نا بەڵام لە ئایندەیەکی نزیکە بە سەرکەوتووی بڕێت. بەڵێ سوپاس دەکەم. کاگرابوونە گەرە بەرەمە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە زۆر ئێوە دەڵێن ئێستا کاتی نیە لە بەرامبەرشدا بەرەکەیتە دەڵێن کەی کاتیەتی ئەوە یەک دووش سەبارەت بەوەی کە پێ دوایە ئەوانەی کە ئێستا ئێمە پیاوی دەوڵەت مەدارمان نییە لە کوردستان تا دەوڵەتمان بۆ دروست بکە ئەم دەسەڵاتدارانی ئێستا. بەڵێ وڵات ڕاستەکەی مقدمەیەکی زۆر باش کاکدارا ئاماژەی بۆ کرد. ئەگەر برایانمان لە پارتی دیموکراتی کوردستان و ئەوانش کە لە فەلەکی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانە من وایان ناو دەبم، ئەگەر پێیان باش بوو ئەم ڕیفراندۆمی ئیجماعی نیشتیمانی لەسەر بێت دەبوایە ئەوانە چەند ساڵ پێش ئێستا کاریان بکردایە کە لەشکرێکی یەکگرتووی نیشتیمانیمان هەبێت کە ئەمر لە حکوومەت و دامدەستگا شەرعی و فەرمیەکانەوە وەربگرن نەک لە حزبە سیاسیەکانەوە. لەگەڵ ئەمەشدا ئاماژەیەک یعنی بۆی بیان بیرتان لەسەر گوێی ئەرز شتیواتان بینیوە شوێنێک بێت دەوڵات دوو حزبی سیاسی هەر کەس هێز چەکداری حزبی خۆی هەبێ، بەڵام لەوەش کارەساتەکە زۆرتر کۆمەڵە فەرد هەبن، کۆمەڵە کەسایەتی سیاسی لە هەردوو حزب
جێشی خۆیان هەبێت لیواکانی فلان کەس لیواکانی کاک فلان فەوجەکانی فلان کەس فەوجەکانی کاک فلان ئەمە لەسەر ئەرز شتیوامان نییە یعنی معناکەی چی لێدە یعنی ئەگەر ئێمە حساب دەوڵەتێک دروست بکەین ئەم دەوڵەتی ئێمە دەبێتە خاوەنی کۆمەڵە جێشی جیاجیە ئەم جێشانە لە ناوەندی جیاجیەوە ئەمر وەردەگرن و لە هەمووان بێدەسەڵاتتر حکوومەتەکەمان دەبێت چونکە هیچ دەسەڵاتی نابێت حکوومەتەکەمان واتە تەنە کەسایەتێک بە فەوجێکی چەکداری خۆی توانێت سەر بنێ ئەنجومەنی وەزیران و داگیری بکە هەروەکو چۆن پەرلەمانە داخست لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی بەهێز چەکداری حزب نەک دەستگای حکومی و ئیجماعی نیشتمانی دروست بێ بۆ مەوزوعی تایبەت حالەی شتاری ئێڕاگەاندی بە حزبێکی سیاسی بۆ خۆی کۆ دەبێتەوە ئەم بڕیارەدا ئەمە تەحویل کە دوایی اینجا چیمان هەیە ئاسایشی جیاجیامان هەیە ئاسایشی حزبمان هەیە لە ناو ئاسایشانەش نەواتی جیاجیای کەسایەتی سیاسیەکانمان هەیە اینجا دەستگای جاسوسی جیاجیامان هەیە دەستگای مخابرات یعنی لەم لا پاراسترمان هەیە لە زانیاریمان هەیە هەردوو جیهازەکەش بە نفوذی کەسایەتی جیاجیاوە ئەم بابەتە وەرە خوارەوە بۆ هەموو مؤسسات نیشتمانەکانی تر اینجا دەستگای دادوەریمان هەیە داگیر کراوە زانکۆکانمان هەن داگیر کراون دەستگای دادوەری هەر هەمووی کە دەستگای چێزگار گرنگە بۆ حل و فەصل لە نێوان جیهاتی حکوومەت و هاوڵاتیان و إلى آخره ئەم بابەتەش لەلایەن حزبێکی سیاسی و مؤسسە نیشتمانیەکانی دەستگا یعنی مەرجعی قەراری باڵای دەستگای دادوەریش هەمووی داگیر کراوە ئەم بابەتانە شۆڕێکەوە هەتا دەگاتە ڕەوزەیەکیش لە هەولێر و بادینان نابێ یاک دانە ڕەوزەی منداڵان لە هەولێرەوە تا دەگاتە زاخۆ نییە دەبێت بەرپرسەکەی پارتی بێ و ناوچەی پارتی لەو ناوچەی ئەو ڕەوزەی لێ ئەو بڕیاری لێدابێت کە بدیری بەرپرسی ئەو ڕەوزەیەکی ئەو من معلوماتم بەرپرسیان ڕەوزیان گۆڕیوە لەبەری پیانەوە بە پارتێکی زۆر مخلص نییە ئەمە لەو لاشۆ بە فۆرمێکی کاڵتر بە جۆرەیە بەڵام بە فۆرمێکی کاڵتر لە ئەو ناوچەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز سەگدار تێواڵە دەستە ئەگەر پارتی و لە ئەوانەی کە لە فەلەکی سیاسەتی پارتی دیموکراتی کوردستاندا دەخولێنەوە پێیان باش بوو زەمینە دروستکەن بۆ ڕیفراندۆم ئەی باشە چەند ساڵ پێش ئێستا هەروەکۆی چەندان جار لە انتخاباتەکان و لە مناسبەی جۆرا بەڵێنیان داوە هێزێکی نیشتیمانی گرتویان دروست کراوە وەکو هەموو هێزێکی نیشتیمانی هەموو دەوڵەتێکی دیموکرات و ئاسایی هێزێکی ئاسایش گرتو نیشتیمانیان دروست کراوە وەکو هەموو هێزێکی ئاسایش کە من و تۆ کاکدارا و هەموو حزب سیاسەکان بە هێزی ئاسایش خۆی بزانن نەک هێزی ئاسایش حزبێکی سیاسی هەموو دەستگاکانی تریش بەو جۆرە دوجار پەرلەمانێکمان هەبووە کە هەمووان ناچار بن قرارەکان و ڕێز ناچار بن ڕێز لە قرار و یاساکانی بگرن و یاسا لە هەموو شوێنی چەند وڵاتە جێبەجێ بکرێن نەک بۆ هەندێک کەس جێبەجێ بکرێ و کە خەڵکی بێدەسەڵات و زۆر نیە خەڵکە و بۆ هەندێک کەسی یاسا جێبەجێ ناکرێ خەڵکە لەم وڵاتە حکمی ئەعدامی هەیە بەڵام پلەی باڵای هەیە لە دامەزراوەکانی دەوڵەت یعنی یاساش جێبەجێ ناکرێت ئەمە هەموو بەڵام موسیبەتانن کە زمینێکی دروست کردو ئێستا ئەم وڵاتە ئامادە نییە بۆی بێت دەوڵەت ئەگەر بێت دەوڵەت يعني هربو نبوتان بلام السودان لما هيش كنت أبو بدولتي فاشل كان السودان جابوها جنوبي السودان بلام يجزي شيء أبو كاتي جابوها إما هيش تهر هيز نبو دولتك يكسر فاشل ده بيت شو كا دولتي فاشل مصطلحات علمية سياسية كاية مصطلحات تهجمينية وبو نبرهن الرجاوة إما جار دو زون مان هي دو منطقة نفوذ سياسي مان هي دو جيش جا مان هي دو أسايش جا مان هي دو حكمراني جا مان هي دو باري جا مان هي وحبوش تكان زين اینجا لنا ئەو زۆنانەشدا زۆنی پارتی و زۆنی ئەولا کۆمەڵە نەواتی سەر بە کێشەمان هەیە لەنا هەردوو حزبەکە سراعی نفوذ هەیە لەولاوە هەیە چەکداری پەکە لە باکوورەوە ئەو بۆ دەرچوورەکە بە خۆی درێژ دەبێتەوە یعنی ئەمە بکرێ بە دەوڵەت یعنی هاوڵاتیان دەبێت بۆ شارێکی باڵان هەبێت کە یەکسەر دەبێت بە کارەسات بۆیە ئەگەر پارتی و هەر لایەنێکی سیاسی تر پێی بەڕاستی دەیەوێت ئەم وڵاتە بکات بە دەوڵەت و دەوڵەتێکی دیموکرات دەبێت بێین ئەم پایانە ئەدامەزرێنین ئەم پایانە دەوڵەتێکی دیموکرات با پارتی لە جیاتەوەی بێ حساب لە ڕیفراندۆم دەکەن با پەرلەمانێکی یاسا پەرلەمانێکمان هەبێ ئازاد بێت دەستی کراوە بێت مؤسساتەکانی تر بکەن بە یەکگرتووی نیشتیمانی و ڕاستەقینە قرار لە حکومەت وەگرن بۆ حکومەتێکی یەکگرتووی ڕاستەقینەمان هەبێ ئەمانە ئەو ڕێگانن کە دەمان بەر بۆ سەر دەوڵەتێکی سەرکەوتووی دیموکرات نەک ئەو ڕێگەی کە ئێستا پارتی دیموکرات کوردستان گرتووە زۆر بە کورتی کاتمان نەماوەلەوانی خولەک سەبارەت بەوەی کە دەڵێن کاتی گونجاونی وە سەبارەت بۆش دەوڵەت بۆ دەسەڵاتدارانی ئێستا دروست دەکرێت من پێم وایە ئەمە قەنەعەتێکی تایبەتی خۆم لێ مەسوولم هەموو نوخبەی سیاسی ئەو نوخبە سیاسی کە لە هەشتاکانەوە سیاست لە کوردستان عێراق بەڕێوە دەبن هەتا ئێستا هەر ئەوانن تا ئێستا کە قسە بۆ دەکەمان ئەو نوخبە سیاسیان ئەم نوخبە سیاسی شکستی خواردووە ئەوە قسەیەکەی دەڵێ ئەوانەی دوێ سەردەمێکیان وێران کرد ناتوان سەردەمێکی تر بەڵێ سپاس دەکەم دیارە دەنگی بەڕێستان مامۆستا دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە دەوڵەت بەوانە دروست دەکرێت بە کورتی بێ سپاس نەخێر من ڕام وایە بەڕاستی ئێمە وتم تەجروبەی چارەکە سەدەیەکمان هەیە و ئێمە فەشەلمان هێناوە لە ئیدارەدانی وڵاتە خۆمە ڕاستیەکە ناشارێتەوە هەموو کەسێکی نەخوێنەوارەوەی لە سیاسەتیش نەزانێ بیر لەوە کاتەوە موچەی 10 ساڵ پێش ئێستا زیاتر بوو کە بوو بارودۆخگەزارانی بەرەو پێش بچێت کارەبای 10 ساڵ پێش ئێستا باشتر بوو لە ئێستا ڕێگاوبانەکانی 5 ساڵ پێش ئێستا باشتر بوو لە هی ئەمڕۆ لەبەرەوە ئەوەی کە فەشەلی هێنا لە ئیدارەدانی وڵاتیەکە
چاوەڕوانیەوەی لەکوێ جارێکی تر ئیدارەی چیت بۆ بدە لەبەرەوە بەم نخبێ ناکرێت دووش لەو بارودۆخەی ئێستا کە هەرێمی کوردستان ئەمە حاڵ و وەزئی ناوخۆیەتی من باجارێکتری بە کورتی بێڵەمەوە بەدەر لە گۆڕان و کۆمەڵ یەکێتی مەرجی هەیە یەکگرت و مەرجی هەیە کە مەرجەکان نەهاتوونەدی بۆیە من پێم وانیە بکرێت دووش لەوانەیە وڵاتانی هاوسەیەوە هێرانە هەڕەشاکە ئەوە تورکایە هەڕەشیان هۆشداریە و هەڕەشەشە و گرتنەوە داخستنی حدودەکان یانیەوە کە مەرزەکان داخرا سنوورەکان داخرا کارەساتی گەورە دروست دەبێ ئەوەش تورکیا چاوژۆغڵۆ ئەڵەیە گەروەکو قوبڕوس بێ باشە یان ئێمە بە ئارزوی خۆمان بتوانین دەسەڵاتمان هەبێ بەسەر ئەو هەرێمەوە هەرێمەکە لە ژێر ویسایی ئێمەدا بێ ئاوا ڕێگادەین کە ئەوەش مەترسیەکە دوورنیام ریفراندۆمە لە پێناوی ئەوە بێ ئێمەش وەکو قوبڕوس و تورکیامە لێ بەڵێ سوپاس بۆ بەڕێز مامۆستادارە محەممەد ئەمین ئەندامی پێشوەسەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کەستۆی سەرەکی لەگەڵ ماوەی هەروە زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ڕابوو معروف ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مام سوپاس بۆ بینەرێن بەڕێز سوپاس باوکارانم فاتان لەگەڵ